ڕۆژتان باش بینەران و بیسەرانی کوردستان 24 و پرۆگرامی ڕۆژ باش. من هاژە غەفور ئەمڕۆژ لەگەڵتانم وەکو بەڵێنم پێدان کە لە ڕۆژی شەمە دێمۆلاتان بۆ پێشکەشکردنی بڕگە و بابەتەکانی پرۆگرامی ڕۆژ باش بۆ هیواین کە ڕۆژی هەینی ڕۆژێکی پشوویەکی باشتان بەسەر بردبێ و ڕۆژێکی خۆشتان و ڕۆژێکی ئارامتان بەسەر بردبێ. ئەمڕۆ ئێمە چەندین تەوەرو و بابەتی هەمەڕەنگمان بۆ ئامادە کردوون گفتوگوی لەسەرەکەین جگە لە هەواڵە ناوخۆی و جیهانیەکان چەندین بابەتی سوودمەند و سەرنجڕاکێشمان بۆ ئامادە کردوون. تا کۆتای پرۆگرام لەگەڵمان بمێننەوە بۆی بینەری هەموو بڕگە و بابەتەکانی پرۆگرامی ڕۆژ باش بن. سەرتاش بە کورتەیەک لە هەواڵەکان دەست پێ دەکەم. سەرۆک بەرزانی ڕای دەگەیەنێت ئێستا لە هەموو کات زیاتر هەز بە لە دەستدانی مام جەلال دەکەم. سەرۆک بارزانی لە سێەم ساڵیادی کۆچی دوای مام جەلال سکرتێری کۆچکردو یەکێتی نیشتیمانی کوردستان پەیامێکی ئاراستەی بافڵ و قوبات تاڵەبانی کردو هیوای خواست درێژە بە خەباتی باوکیان بدەن بۆ بەدیهێنانی خەونی گەلەکەمان و درێغینەکەن لە یەکڕیزی نیشتیمانی. سەرۆک بارزانی ئاماژەی بەوە کردووە ئێستا لە هەموو کات زیاتر هەز بە خەسارەتی لە دەستدانی مام جەلال دەکات. ڕێبەری ڕەوتی سەدر داوا لە خۆپشاندەران دەکات چاوەڕێی هەڵبژاردننی پێشوەختە بن. مقتەدا سەدر ڕێبەری ڕەوتی سەدر پەیامێکی بڵاو کردەوە و ڕایگەیاند پێویستە لە نزیکترین کاتدا خزمەتگوزاریەکان بۆ گەلی عێراق بگەڕێنرێتەوە و لێپرسینەوە لە گەنداڵکاران بکرێت. ئەمڕۆ لایەنەکانی ڕۆژئاوای کوردستان دانوستاندنەکانیان دەست پێ دەکەنەوە. ئەمڕۆ بە ئامادەبوونی نوێنەری ئەمریکا ئەنجومەنی نیشتیمانی کورد لە سووریا ئەنەکەسا و پارتەکانی یەکێتی نیشتیمانی کورد لە سووریا قۆناغی سێمی دانوستاندن دەست پێ دەکەن. لەم قۆناغەدا گفتوگۆ لەبارەی چۆنیەتی بەڕێوەبردننی سیستمی ئیداری، سەربازی زۆرەملێ، خوێندن، پرسی گیراوەکان، گرێبەستی کۆمەڵایەتی و پێشمەرگە تاو توێ دەکرێن. دۆناڵد ترامپ گواسترایەوە نەخۆشخانەیەکی سەربازی. گوتەبێژی کۆشکی سپی ڕایگەیاند. دۆناڵد ترامپ سەرۆکی ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا گواستراوەتەوە نەخۆشخانە و لەوێ کارەکانی بەڕێوە دەبات. ئاماژەی بەوەش کرد ترامپ دەسەڵاتەکانی بۆ جێبەجێکردنی بۆ جێگرەکەی نەگواستوتەوە. لە پەیامێکی ڤیدۆیشدا ترامپ ڕای دەگەێنێت تەندروستی باشە. کورتەیەک لە هەواڵە ناوخۆی و جیهانیەکانم پێشکەشکردن و ئێستاژە چینە ناوەڕۆکی پرۆگرام و سەرەتاش دەستپێکی پرۆگرام ئەچینە لای پەیامنێرانمان. بەڵێ ئێمە بۆ زانینی دەنگ و باس یاخود ڕەوشی شارەکانی هەرێمی کوردستان شارەکانی دیکەی کوردستانیش هەمیشە لە ڕێگەی پەیامنێرانمانەوە ئاگاداری بارودۆخی شارەکانی دیکە بین و ئەو کەسانەی کە
یاخود لە ڕێگەی پامنێرانمانەوە چەندین کەسی بەهرەمەند هەیە کەسانێک یاخود شوێنێکی جیاواز هەیە هەمیشە پامنێرانمان ئێمەی پێ ئاشناکەن و ئەمانکەنە بینەر و بیسەری ئەو شوێنە یاخود ئەو کەسانە ئێستاش ئەچینە لای پامنێرمان ئاراس ئەمین لە ڕانیەوە لەگەڵمانە بێت ڕۆژ باش ئاراس پێمان بڵێ چیت بۆ ئامادە کردوین هاژە بەیانی باش پێش ئەوی بێمە سەر بابەتەکەی خۆم دەمێ ئەوە بڵێم کە ئەو ڕێژنە بارانە کە دوێنێ لە هەندێک لە ناوچەکانی هەرێمی کوردستان باری کاریگەری لەسەر کەش و هەوای سنووری ڕاپەڕینی شەبووە بۆیە ئەمڕۆ دەکرێت بڵێن لە بەیانیەکی تەواو پاییزی دەچێت کەش و هەوا زۆر فێنکە واگەر بێت و ئەم بەیانیە لەگەڵ شیرێکی فرێشی کاک حەمەڕەشیش بێت کە ئێستا دەسمەلای کە لە ساڵی 1992ەوە لێرە لە بەردەم مزگەوتی گەوری ڕانیە و لە شەقامی سەرقولە شیری فرێش دەفرۆشێت بێگومان بەیانیەکە جوانتر دەبێت من دەچمە لای خۆی بزانم لە کێوە خەریکی فرۆشتنی شیرە و ڕۆژانە شیری فرێش لەکوێ دەست دەکەوێت و مشتریەکانی زیاتر چێن کاک حەمەڕەش سلااوت لێبێت بۆم هەیە دەستیم عەفوان کاک حەمەڕەش لەکەیەوە شیر دەفرۆشی ئەو شیرەی تۆ لەگەڵ شیری کەسانێکی دیکە کە لە شوێنی تر شیر دەفرۆشن فەرقی چییە یا شیری فرێش شیری مانگایە لەگەڵ شیری تر فەرقی چییە سەرەتا بەناوی خۆی گەورە و میهرەبان بەخێر بن سەرچاوم ناو محەممەد مەحموود حەمەڕەشە ناسراوم بە حەمەڕەش شێرفرۆش لە ساڵ 1992 لێرە شیر دەفرۆشم شیرەکەشم لە گوندیەوە بۆ دێ شیری مانگایەوە تا کەسشم شیری دەفرۆشم لە ڕانەیە کەسکەنە منافسم نییە لەبەرەوەی خێرەکەی کەمە بۆیە منافسم نیە دەنان منافس دەبوو شیرەکە شیری مانگایە بە دڵنیایەوە 100% بۆ مشتریەکانیشم خەڵکی کاس بن ئەوانەی کەوا بەیانیان زۆڵ دەستن بۆ مزگەوتێ دێن بۆ سەوزە فرۆشتنێ دێن بۆ علوەی دەچن کرێکارە خەڵکی ناو بازارەکەی بەعام هەمویان دێمۆلە کاک حەمەڕەش معمیلی تایبەتی خۆتت هەیە تۆ ساڵانێکی زۆرە شیر دەفرۆشی هەیە معمیلێک هەموو بەیانیان بێ لێرە لای تۆ شیر بخواتەوە لەکەی وجار لەکەی و بەیانیان ساعت چەندی ساعت چەند کۆتایی دێت ئیشەکەت بە جوێری وەرزە هاتنم بۆ ئێرە بە جوێری وەرزە من هەموو بەیانیەک نیو سعات پێش بانگی بەیانی لە بازاڕیمە هەموو بەیانێک جا هاوینان سعات دوی شێوێ بانگ دەدا دەبێ 1:30 لێرە بم زستانان سعات 5 بانگدا 4:30 دەبێت لێرە بم ئەوە کاتەکانم نیو سعات بەسەرچاوە نیو سعات پێش بانگی بەیانیان لێرەمە هەموو بەیانی بەس ڕۆژی جومعان ئیسراحەت مونام دەنا ڕۆژەکانی کە لێرەکانم بە دڵنیایەوە مشتریەکانیشم وەک پێم وتی خەڵکی ناو بازار و کاسبەکان مشتریت بەڕێکە دواتر هەندێک قسەی دیکە دەکەین هاژە لێرە بە شێوەیەکی زۆر سادە مشتریەکان دادەنیشن هەندێکیان بە نانی گەرمەوە هەڵبەت لێرە فڕنیش نزیکە کولێرەخانە نزیکە هەندێکیان نانێکی گەرم دەهێنن لەگەڵ شیرێکی گەرم دەیخۆن بۆ هەندێکیان هەر شیرێکی سادە دەخۆنەوە بەبێ ئەوەی کە نانی گەرمی لەگەڵ بخۆن کاک حەمەڕەش دەوترێ ئەو پیشانەی کە بەیانیان لەگەڵ سەحەر بۆی هەڵدەستی تەبیعەتێکی خۆشتری هەیە ئەتۆ کاری دیکەشت هەیە هەموو بەیانیان سەعات 4 هەڵسی جەوی ئیشەکەت چۆنە وەڵا جەوەکە جەوەکی خۆشە ڕاهاتوین لەگەڵ جەوەکەی ئیشکەشم هەیە فەرمانبەرم لێ بەڕێوەبەرهاتی ڕۆشنبیری ڕانیە جێگری بەڕێوەبەرم بەڵام هەر ئیشەکە کاسبەکە حەزم لێتی و لەگەڵی ڕاهاتوومە و دەوروبەریش پێیان خۆشە گەر بەیانیان بێ مەگەر ڕۆژی نێم هەموو دەڵێن وەڵا ئیشارەکە چۆڵە دەوترێت ینی مشتری تێ لە ساڵی 92 کە تۆ هینت داناوە شیر فرۆشتت داناوە ئەویش مشتریتە بە دڵنیایەوە بەداخەوە زۆر مشتریەکانم کۆچیان کرد و ڕۆیشتون بۆ دنیای ئەولا مشتریمە بووە لە 92 هەتاوکە و کاتێک کۆچی دوای کرد و یەک ڕۆژی غایب نەبوو هەموو ڕۆژی شیری خواردوەتەوە بەڵام ئێستا وەڵایی لەبەری بەوەی و کەرەنتینەیە و بەعزیشان لە ماڵدانیش و ناوێرم بێنە دەرێ هەتا شۆ تەلەفۆنیشم بۆ کردم بانی وەرەتی بخوای ناوێرم ئینشەڵڵا هەر سەرکەوتوبی هاژە بێگومان شیرێک لەو خواردنەوانەیە کە دەوڵەمەندە بە بەشێکی زۆر لە کانزا بەستوو دەکەن و بەتایبەتی شیری گەرم کە ئێستا لە وەرزی پاییزداین و کۆمەڵێک لە پەتاوەرزیەکان هەن بێگومان پزیشکان دەڵێن کاریگەری زۆر باشی هەیە بەتایبەتی بەیانیان ئەگەر بە گەرمی بخورێتەوە بۆ جیهازی هەناسەدان و بۆ کۆندامی هەرسیش بەڵێ هاژ
بەڵێ سپاس بۆ پەیامنێرمان ئاراس ئەمین بۆ هاوکارمان ئاراس ئەمین کە لەگەڵمان بوو سپاس بۆ زانیاریەکانە. ئێمە زۆرێک لە ئێمە زۆر جار کە دووچاری نەخۆشیەکە بین پزیشکان ڕێنمایی ئەوادن کە ڕەنگە بە عیلاج یاخود بەکارهێنانی دەرمان نەتوانین بگەینە چارەسەر. هەندێک کەس لە ڕێگەی میدیتیشن یاخود ڕاوێژکاریەوە بێت چارەسەری ئەو نەخۆشیانیان بۆ ئەکرێت. بۆیە ئێمە ئەمڕۆ لە تەوەری پرۆگرامەکەماندا گرنگی بەو بابەتە دەین کە میوانداری بەڕێز وەسفی عەبدوڕەحیممان کردووە کە سەرپەرشتیاری ماڵی ڕۆشنایە بۆ چارەسەرکردنی نەخۆشیەکان بە تایبەت ڕاوێژکاری و ئەو میدیتیشنی کە ئەکرێت بەو کەسانەی کە داواکەن. بەخێر هاتی کاک وەسفی تەندروستی چۆنە؟ بەیانیت باش و ڕۆژێکی باش دەست پێ بکەیت. هەروەها بۆیەوەش هیوای ڕۆژێکی زۆر خۆش و پڕ لە وزەی ئەرێنیە خواست. بۆ هیواین ئینشاءڵڵا زۆر سپاس. کاک وەسفی پێمان بڵێ چارەسەرکردن بە ڕاوێژکاری یاخود بەو شێوازەی کە ئێوە هەڵتان بژاردووە چۆنە؟ بەڵێ ئێمە خۆی سەرەتا بە ڕجیم دەستمان پێ کرد ئەم پرۆگرامە، بەڵام دوای بینیمان کە هۆکاری قەڵەوی و ئەم نەخۆشیانەیە تەنیا خواردن نییە، زۆر لە کێشەکانی کاتی مناڵی و گرفتە دەرونیەکانی ڕابردوو وە کاردانەوەی لەسەر ئەمڕۆی ئێمە لەسەر مشکی ئێمە هۆکاری هەندێک لە نەخۆشیەکان بە تایبەت زیادی کێشن. ئەوجا لە پرۆگرامی ئێمە زیاتر ئێمە ڕاوێژکاریشمان هەر لەسەر ئەوەیە کە بگەڕین بزانین لە مناڵی بە تایبەت لە تەمەنی 5 بۆ 8 ساڵی چ ڕووداوێکی ناخۆش ڕوویداوە کە ئەم وەکو بیرروبووچوون و باوەڕێک یاخود بلیڤێک لە مشکی کەسەکەدا دروست بووە لە لاشعوریدا و هەر لەسەر ئەمە ڕۆیشت بچکو لە مشکدا ئەمێنتەوە بە تایبەت ڕووداوانێک کە لەو تەمەنا ڕوادان کاردانەوەی ئەبێ لەسەر هزرەکانی ئێستا و هزریش تەسیری هەیە لەسەر لاشعور هۆرمۆناتەکان و بە هەمان شێوە حەزی خواردن لە کۆتاییدا ئەبێتە هۆکاری قەڵەوی یاخود هەندێک نەخۆشی تر. ئێمە لە ماڵی ڕۆشنادا زیاتر باوەڕمان ئەوە کە دەبێت حەزی خواردن چارەسەر بکرێ بۆ ئەو کەسانەی کە چەند جار کێشیان دابەزاندووە و دووبارە زیاد بوویتەوە حەزی خواردنەکە بێ چارەسەر بکرێت چونکە خواردن لە هەموو شوێنێک بەردەستە ئینسانێکە دەبێت بتوانێ بەسەر ئەم حەزەدا زاڵ بێ و تەندروستی خۆی پێ باشتر بێ لە خواردن خۆی زیاتر لە خواردن خۆش بێت، بەڵام بەهۆی ئەم قەلەقیە و نائارامیە و تۆڕەیە و کێشەکانی ڕابردوو زۆر کەس تەنیا ئارامکەرەوەی بۆی بەس خواردنە دەیەوێت لە هزل و خەیاڵەکانی خۆی ڕابکات شتێکە بەس لە کۆمەلگای ئێمەشان نییە. ئێستا بۆ بواری تەندروستی و دابەزاندنی کێش زۆر سنتەر هەیە لە هەموو دنیادا بە تایبەت لە کەناری دەریاکان هەیە دەچنەوێ ماوەیەک ئەمینەوە مشکیان ئارام بکەن ڕاوێژیان پێکرێت و خواردنێک کەم و سروشتیان پێدەدرێت بە ماوەی چەند هەفتەیەک کێشیان دابەزێ وەکو ڕفرێشێکیشە بۆ هزر و خەیاڵەکانیان ئەگە لەو چەند ساڵە تووشی کێشەیەک بووینە گرفتێک بووینە یاخود کاریگەری گرفتێکی ڕابردوو هێشتان لە ئێستادا ئازاریان ئەدات. باشە کاک وەسفی کەواتە ئەو ڕێگەی ئێوە گرتوتانەتە بەر تەنها بۆ چارەسەری کێشە دەرونیەکانە یاخود ئەگەر کەسێک دووچاری نەخۆشیێکی دیکە بوویەوە توان بە ڕێگەیەکی جیاوازتر چارەسەری بۆ بدۆزنەوە؟ ئێمە خۆی ئەگەر ڕاستی بە چارەسەری هیچ کەسێک ناکەین ئێمە هاوکاری کەسەکە و جەستەی خودی ئەو ئەدەین کە کێشەکەی چارەسەر بکات، چونکە جستە خودی خۆی ئەتوانێ هەموو کێشەیەک چارەسەر کات ئەگەر مەجای بۆ ڕەخسێنین مێشک ئارام بێتەوە خواردنێکی باشی پێ بگات پەستانی سەریکەم بێتەوە. ئەمە لە دەرەوە وەکو ئالتەرنێتیڤ مدیسینی پێدەڵێن یاخود پزیشکی جێگرەوە کە هیچ حەبوو دەرمانێکی تیان نییە وەکو ئەو چارەسەریەکانی تروا جێگرەوەی چارەسەری تریشی نییە. ئەگەر کەسێک نەشتەرگەری پێویستە یاخود هەندێک حەوی پێویستە
ئەم ئیشێمەکەی ناتوانین بڵێن جێگرەوەی ئەوە دەبێت ئەو بەلاوە بنێت ئیلا ئەمە بکات. ئەمە شتێکی ئەو بێ حەبوو دەرمانە و بەس بۆ کێشە دەرونیەکانیش نییە. مەسەن ئێمە زیاتر بە ڕێگای ڕژیمیش یارمەتیانە دەین سەرەتا هەندێک زۆری نەیان بەس ڕژیمەکان و لەوە شاکێشێکدا ئابەزینن. ئەم کێش دابەزاندنش بە خۆی سەرای ئەوە کە پەستان لەسەر جستەکەمەکە لەسەر ئەژلو لەسەر فەقەراتیان ورەشیان بەرزەکات کە دوای چەندین جار هەوڵدان ئێستا توانیان کێشێک دابەزینن. ئەم بەرزبوونەوەی ورە بە خۆی سیگنالێکی زۆر باشە بۆ لاشعوریان کە بەڵێ من ئێستا گۆڕاوم کەسی لە ڕووی دەرونیەوە باشتر و باوەڕ بەخۆت بەڵێ باشتر ئەبێت و ئیتر خۆی خۆشترەوێت لە هەموو شتێکی تر زیاتر وەکو لە خواردن لە ئەو شتانەی کە هەر خواردن ێجگەرە مەشروبە زۆر خۆمان هەیە کە بۆ ڕاکردن لە هەزرە نەرێنیەکان لە ترس و قەلەقەکەی خۆمان ڕوو لەو خوانەمان کردووە کە ئینسان ئارامە بێتەوە بە تایبەت کە لە ڕووداوەکانی ڕابردوو کە بە تایبەت گیری پێش ئێمە لە چەند بارەدۆخی ناخۆشە تێپەڕێون شەری کوێت بوو قەیران بوو هەلاتن بوو. ئەمانە من زۆر کەسم بینیوە کە ئەم قەیرانانە و ئەم پەستانە کاریگەریان لەسەر بوو. ئێستاش کەسی وە هەیە لە دەنگی بەرزە ترسێ ئەگەر تۆ بارانی زمانی وێشوتریان بینی بێ. ئێستا زۆر کەس هەیە بوو نمونە لە سارەی گەورە ئەترسێت کە بە دوایدا ئەچین ئەبینین لا مناڵی مەسەرەن دەحمێکی بینیوە سارێک لە کەسێکی داوە ئەوە ئەگەر لە تەمەێکی تایبەت بێ. باش ئێوە توانێت چارەسەر بۆ نەکەر ئەو کەسانی کە لە ڕابردووە شتێکیان بەسەرهاتووە بۆ نمونە کەسانەکان یاخود مێر منداڵن یان منداڵن لەم کاتەیە شتێکیان بەسەر هاتووەوە بتوانن بە چ شێوازێک چارەسەریان بۆ بکەن. وەکوتم ئێمە بەس هەولی کەسەکانیان خۆی بە ڕێگای هزرەکان جستی خۆی چارەسەر بکە. لەبەرەوەش ئێمە کەسی مێر منداڵ وەرناگرین هەمووی سەروی 18 ساڵە و هەمووشی بە ڕێگای شتەکانی زۆر سروشتیە هیچ حەبوو دەرمان و نەشتەرگەری و نازم تبی دەرزی و ئەمانەی تێدا نییە. باش ئەکرێت دایکێک باوکێت کەسێکی نزیکی ئەو منداڵە لەگەڵتان بێ بۆی ئێوە یارمەتی بن و چاودێری بکات؟ هەتا ئێستا ئەوەمە نەبووە ئەوەتان نەبووە. باشە باسەکرێت کە ژنان هەمیشە بە سۆزن و زۆر باشتر لە کێشەکان ینی لە کاتی کێشەکانە چارەسەرە دۆزنەوە. ئێوە چۆنە ینی چل ڕاوێژکارتان هەیە هەمووشیان خانمن ئەمە هۆکاری چییە؟ هەمووی خوانم نییە نەخێر هەم ڕاوێژکاری پیاومان هەیە ڕاوێژکاری پیاویشتان هەیە هەم لە شەربەت خۆری هەم لە دەرونی بەڵام ژمارەیان کەمترە چونکە بەعام ئافرەت زیاتر کاتێمە ڕێژە زۆرەکەمان حساب کردووە کە ئافرەتانن هەم کێشی ئافرەت زیاتر گرنگی پێدەدات بە کێشڕێکی خۆی هەمیش بەڕاستی پەستانێکی زیاتر لەسەر خەڵقێکی زۆری هەیە بەهۆی مناڵەوە و ئەم بارەدوخانە کە ئەگۆڕدرێت و ئەوە زیاتر حەزەکەن کە دەرونیان ئارام بێتەوەش نەخۆشیەکی وەکو شەقیقەش زۆر زۆر زیاترە لە ئافرەتان چونکە پەستان شەقیقە بەهۆی پەستانێکە لەسەر میشکەوە زۆرینەی هەرە زۆری کە دێت لای ئێمە لە شەقیقە ڕزگاری بە دوای چەندین ساڵ هەموو نەخۆشیێک بەڕای من هەموو نەخۆشیێکی جستەی ئاوێنەی گرفتێکی ناومێشکمانە ئەوجا چ شێرپەنجە بێت چ ڕۆماتیزم بێت چ پەستانی خوێن بێت هەر شتێک بێت جستەی ئێمە وێنەیەکە لە دەروونمان جانانیش باسی ئەوان نەکرد بەڵام ئێستا ئەمە بوویتە زانستێک مەسەل دەیانگوت کابرا کوڕی مرد پشتیشکا بۆ چکە دوای کوڕی پشتی ئازاری دەبوو چونکە هەستی بە ترس ئەکرد کە بە پاڵپشتیەکەم لە دەزەیان دەگو فلان کەس باری سەرشانی زۆر قورسە چونکە ئیشێکی زۆری لەسەر و شانی ژانەکە شانەکە لەبەر ئیش نەبوو چکە بین خەڵک شتەقاعی وەرزش هەموو ڕۆژ وەرزشەکە شانی ژان ناکە بەڵام ئەوە لە ڕووی دەرونیەوە ئەو پەستانە لە شوێنێک لە جستە خۆی بەدەرەخات و ئەو شوێنەی جستە شتێکی زۆر زۆر سەرنجڕاکێشە کە هەڵک سەرنجینە ئەو شوێنەی جستە هەمان ئیشەکرد بوو نمونە ئەگەر شتێکمان پێ هەزم نەکرێت چەند ڕۆژێک لەوە چێت تووشی دڵهەلچوون و ڕشانەوە ببین چکە ئیشی مەعیدا هەزمکردنە ئەگەر کێشەیەک هەبێت پێمان هەزم نەکرێت کاردانەوەی لەسەر مەعیداوێت وە هەموو ئەندامەکانی تر ئێستا دەڵێ مەسەڵەن چاویش هەندێک کەس هەمووی نا بەڵام کاتێ لە ناکاو تووشی کێشەیەکی چاو ئەبین ئەوە دیارە دیمەنێک کەسێک ڕووداوێک هەیە
حەز ناکەین ببینین ئۆتۆماتیکیان چاو وا ئەکەت کە بینینی تۆزێک تووشی کێشەی بکە نەبینین هەموو کێشێک ئەوە وەڕای من سەرچاوەکەی لە ناخی خۆماندا ئەگەر ناخ چارەسەر بکرێ ئارام بکرێتەوە ئەوە ئینسان خودی خۆی بە هەموو شێواز و ڕابردووی خۆی قبول بێ و ئاش بێتەوە لەگەڵ خۆی ئەم باوەرانە بە شێوەیەکی ئەرێنی ئەگۆڕدرێن و تەندروستیەکە زۆر ئاسانترە کەواتە بێتە ئەوەی کە تەندروستێکی باشیە بێ و جەستەیەکی تەندروستی هەبێت. بەڵێ کاک وەسفی ئێوە چۆن چارەسەری ئەو کەسانەکەن کە دووچاری کێش زیاد بوونەتەوە یاخود چۆن ڕێنمایانیانێ بۆی کە کێشیان دابەزێنن و چارەسەری ئەو قەڵەوییان بکەن. بۆ کێش دابەزاندن چەند قۆناغێک هەیە کە ئەتوانن کەسێک بێوێت سەبر دابەزێ مەسەڵەن پەڵەی نییە یاخود کێشی ئەوەندە زۆر نییە قۆناغێک هەیە تەنیا خواردنەکانی سروشتیە خۆن بۆ مایەی مانگێک یاخود 2 مانگ ئەویش هەموو شتێکە کە لە سروشتەها خوا داوەتی بەبێ گۆڕانکاری و دەستکاری ئەوانەی ئێمە لەسەر خواردنەکەی هەمووی دەستکاری مرۆڤە کولاندن و برژاندن و معلبات و ترشی و هەمووی دەستکاری کراوە لە سروشتەوە نهاتوە گۆڕانکاریمان بەسەرهێنا بۆی بتوانین بخۆین بەڵام ئەم گروپە هەیە بۆەوەی کە نایانەوێت زۆر خێرا کێشیان دابەزێ خواردنەکان چی مەسەڵەن میوەز دەڵاتەیە خورمایە ئەنجیرە تەعینە ئەو شتانەی کە لە سروشتە هەن ئەگەر کەسێکیش بێوێت کێشێکی زۆر دابەزێنێ و پەلەی بێ و بە حەز و ئارەزوی خۆی ئەچتە گروپی شەربەت خواردن کە ئەویش دیتاکسی پێ دەڵێن دیتاکسیفیکیشن کە شەربەتی مێوە و سەوزا خوارد بۆ ماوەیەک لەوێ کێش خێراتر دابەزێت ئەوجا خۆی تەسەلسولەکەەوە دوای ئەو کەسێکی چتە خۆناغی دوام و لە دوای ئەو ڕژیمێکی بەردەوامی بۆ دیاریەکە بە حەسەب تەمەن و کێش و بارەدۆخی خێزانی و ئیشەکەی بچۆن بۆی گونجاوە لەوێدا هەموو خواردنێک هەیە بەڵام وای لێ ئەکەین کە کێش زیاد دەبێت بە کۆنتڕۆل کراوەیی شت بخواردنێک وەکو جاری جانن چونکە من بۆ هەمووان ئەڵێم ئەگەر ئێمە کێشمان دابەزاند وە گەشتینە کێشێک کە دەمانەوێ بەڵام هەرم گەڕاینەوە سەر لایفستایلی جانان هەر قەڵەقی و خواردن و میێوانداری و هەمان خواردنی جوارانمان خوارد هەمان هزروبیری جوارانمان هەبوو ئەو بە دنیای وەقەڵەوە بینەوە چونکە باشە کاردانەوەی پێچەوانەیە بێت ئەو کاتە ینی لە ڕووی دەرونیەکەەوە دووبارە ئەچێتەوە ئەو دۆخە ئەگەر دووبارە قەڵەو بێتەوە ئەو کەسە لایفستایلەکەی چۆ سەرەتا گۆڕی ینی لە چەند قۆناغێک کە بەڕێیەکە لە نیوەیە واز بێنێت و بچێتەوە سەر هەمان ژیانی پێشووتری ئەو کاتە لە ڕووی دەرونیەکەشەوە بە هەمان شێوە ئەچێتەوە سەر ئەو حاڵەتە بەس لە ڕژیمەوانیە لە هەموو ڕووداوێکی ژیان هەموو قۆناغێکی ئینسان کە بەلێنەکەی خۆی بشکێنێ لە ناخەوە هەز بە ئازار و پەشیمانی ئەکات ئەمە بەخۆی وانەیەکە زیاتر خەڵق بێ بەڵێ بەس کەم کەس لە ناوەڕاستە بەجێ دێنیت بەس 3-4 ڕۆژی قورسە چونکە گروپێک پێکەوە ئەکان مەجموعەیەکی زۆرن یەکتر هاان ئەدان وەکو گروپێکی شاخەوانیە کە پێکەوە بەسەر شاخ ئەکەون زۆر ئاسانترە کە بە تەنیا گروپەکەتان چەندێک گەورە بوویانی تقریبان چەندێکە خۆی هەر دین و دەڕۆن مانگانە مەسەڵەن چەند کەسێکی ئێستا بزانم 300 قسوور کەسی تێدا لە شەربەت خۆریە لە هەر تەنها لە ڕێگەی سۆشیال میدیا ئێوە گروپەکانتان کۆنتاکتان هەیە بە یەکۆ یاخود کاتی تر کۆبوونەوەتان هەیە نەخێر هەمووی بە ڕێگای ئۆنلاینە هەموو شتێک ئۆنلاینە و هەر کەسە و دێت مانگێک یاخود ئەگەر ویستی دووارەی ئەکاتەوە زیاتر داخلە بێت ڕێنمایەکان دیارن کەسێکم ڕێنمایانە بۆی ئەگواستە وەکو ڕاویشکار کە من لێرەوە سوپاسی هەمووان ئەکەم ئستافی مالی ڕۆژناکە یارمەتی منەدەن لەگەلیان ئەبێت بۆی ئەگەر هات و جارێک ویستی شتێک بخوات یان خۆی کێشەیەکی بوو دروست بوو بە منیان پەرستارەکە ڕادەگەینن و ئیشەکە وەکو تیم وەرکە و هەدەفیشی بەس خزمەتی ئەو خەڵکانەیە کە چەندین جار ڕێگایتریان تاقی کردوتەوە یان خۆت ناتوانن لە چ لە بواری مادی بێ چ لە بواری کۆمەڵاتی ناتوانن زۆر سەردانی ئەو شینانە بکەن کە بۆ کێشڕێکی چ دکتۆر بێت چ سنتەرێکی تر بێت بە ئۆنلاین لەمانی خوانەکە باشە کەواتە ئێستا کارەکەتان چەندێک فراوان بووە ئێستا زۆر لە جاران فراوانترە چکو جاران بەس ڕجی بوو ئێستا شەربەت خۆری بەستە خاوخۆری هەیە ئێستا گروپی ئارامی پیاوان هەیە گروپی ئارامی ئافرەتان هەیە
و ڕاوشکارمان جاران چەند کەسێک بوو ئێستا زۆر فراوانتر بووەوە. باشە بۆچی کاردانەوەی لێکەوتەوە لەلایەن بۆ نمونە کەسانی ئاینیەوە بێت کاردانەوەی هەبوو کە گلەیان هەبوو لە گروپەکەتان هۆکار چی بووەمە؟ ئەمە حەقی خوانە بەڕاستی چونکە دنیام لە نزیکەوە ئاگادار نین کە ئێمە لە بواری دەرونیشە ئیشەکەین و هەندێک کەس هەیە بارەدۆخی زۆر تایبەتی هەیە تەمرینی تایبەت بە ئەوان هەیە. منیش بەڕاستی لێرەوە ڕێگای ئێوە پێشوازی لە لایەنە پەیوەندیدارەکانەکەم بە تایبەت مامۆستایانی ئاینی کە بێن خۆیان لە نزیکەوە بەشدار بن ببینن و ئێمە ئەتوانین پێکەوە هاوکار بین چونکە زۆر کێشە هەیە لەوەی چێ پەیامی من نەگات بە خێزانەکان بە تایبەت ئەو تیژێ لە دژی مناڵان ئەکرێت کاردانەوەیکی زۆری هەیە لەسەر دواڕۆژیاندا ئەوانیش ئەتوان ئەم پەیامە بگەینێن چونکە زۆر کەسە بین ئێستا کێشەی هەیە چونکە لە مناڵیە مەسەڵەن لێدانی زۆر خواردیە دایک و واوکی جیاو بوویتەوە یاخۆت کێشەکانی تریان هەبوو ئێستاش بەدەستیوە ئەناڵێنن و زۆر کەس نەیزانیوە کە ئێمە هەندێک ڕاهێنانی زۆر تایبەتەکەین بۆ کەسانی زۆر تایبەت کە لە بواری جستەیەوە بەهۆی ڕووداوەکانی مناڵی بەهۆی ئەو بیرروبووچوونانە سەبارەت بە خۆیان بە جستەیان لاەن دروست باوەڕ ناکەن کەسی وا زۆرمان هەیە کە دەڵێ من هەتا ئێستاش ناتوانم سەیری چاوی خۆم بکەم لە ئاوێنە ڕقم لە خۆمە تووڕەیە لە خۆی بەهۆی شتێکە لە ڕابردوو ڕوویداوە بۆ کەس نەی دەرکاندووە وەکو خەمێکی قورس لە ناوی ماوەتەوە و ئەمە بە سەرزنجکردنی خۆی بە تاوانبارکردنی خۆی وای لە خۆی کردووە کە بەردەوام شەقیقەی هەبێ یاخود حەزی خواردنی زۆر بێ قەڵەق بێ لە ناوەڕووکی ئیشەکە هەموو کەسێک ئاگادار نیە سەرڕای ئەوە کە دەرگای ئێمە کراوەیە هەموو کەسێک وەرەگرین ئێمە ڕێز لە هەموو ئاینەک و نەتەواک و لایەنێک ئەگرین هەمووشی بەشدارە هیچ کێشەمە لەگەڵ ئەوانە نییە ئێمە وەکو مرۆڤایەتی ئیشەکەین بەڵام ئێستا و کارداناوانە کەمتر بۆ تۆ توانیوتانە هیچ کۆنتاکتە دروستکەن لەگەڵیان بۆ ئەوەی کە پرۆژەکەی ئێوە بگەێنن وەک خۆی بەڵێ ئێمە لە پەیوەندی داین داوامە لیکرە خۆیان بین ببینن بەشدار بن پرس لە بەشداربووان بکەن کە چ سوودێکیان بینیوە شێوازی ئیشێمە چوون بووە تاپان هیچ شتێک پرفێکت نییە بەڵام خزمەتێکی زۆرمان کردەوە و ڕوونکردنەوەی ئێوە چی بوو بە تایبەت بۆ یەکێتی زانایان کە ئەوان کاردانەوەیان هەبوو لەسەر پرۆژەکەتان ئێمە هێشتان کۆنتاکتمان کردووە و یەکتر ئەبینین خۆیان دێن ئێمە هەر حەزەکەین ئەوان بەشدار بن چاودێر بن و ئەگەر شتێک لەگەڵ بارەدۆخە ناگونجێت ڕێنماییمان بکەن بەڕاستی پێویستان بۆیە کە ئەوانیش بە هەمان شێوە لەگەڵ ئێوەیان ڕاوێش بکەن ئەوان ڕاوێش بکەن و لە ناوەڕووکی ئیشەکە ئاگادار بن چونکە بەڕێگای سوشال میدیا و ئینسان ناتوانێت بزانێت کە چی ئەگوزارێت لە ناوەڕووکی ئیشەکەەوە حەزەکەین ئێمە داواشمان لێکرە زۆر ئاساییە بێن لەگەڵ هەر کەسێک کە دەیانەوێت قسە بکەن ئەوانەی ئێستا بەشدارن بۆی بزانن کە گرنگی بواری دەرونی لەسەر جەستەی مرۆ نەخۆشیەکان چەند زۆرەوە بۆ ئێمە لەسەر ئەوە ئیشەکەین. زۆر باشە دەستان خۆش بێ بە هیوای سەرکەوتن و پرۆژێکتان فراوانتر بۆ شێوەی کە ئاوڵاتیان پێویستیانە دەستان خۆش بێت دووبارە بەخێر هاتن کاگوەسفی عەبدوڕەحیم سەرپەرشتیاری ماڵی ڕۆشنە. سپاس بۆ ئێوەی عەزیز بۆ ئەم دەرفەتە. زۆر سپاس بۆ بەڕێزدا. بەڵێ ئەوە کۆبینن وردە کەشوهەوا گۆڕانکاری بەسەرایەت و ئەمڕۆ پێشببینی شەکرێکە لە چەند شار و شارۆچکەی یاریێمی کوردستان باران ببارێت کۆبینن وردە لە پشتی منیشەوە دیارە هەورێکی کەم هەیە بۆیە بابەیەکەوە ببینین بزانین پلەکانی گەرمە چۆنە و کەیدا بەزە و لە کەش بارانە بارێت.
بەڵێ بۆ وەرگرتنی زانیاری لە زاخۆ هاوکارمان ئیسلام لەگەڵمانە بێت بۆی کە بزانین لەوێ چی بەڕێوەچیەوە چی هەیە و زانیاریەکانیش لای تۆ چیە. ڕۆژ باش ئیسلام، پێمان بڵێ چیت ئامادە کردووە، زانیاری نوێ چی هەیە؟ بله هاجا روجاتا و همی بینرین کردستان 24 باش بتن سپیده ابرو ما حس لوی کی کلیه کو بحث لخوارن کا سرکیه خلک زاخو بگن او کشدر و بناوا بازار داته تخوارن هم خلک کو بکاره هم خلک کو خانم توان دخو دانجی کو هیچ تشتک خوارنک ندایه کل زاخو قصدانه و خوارنگه هم کنوی خوارنت خون قلیه یعنی زاخو چندین خوارنگه تایبت به قلیه سپیده هات نوکرن اصل دلیه یک جوان خوارنگه هانم مدفد بچمجور و صحه که لوی خلکی بکم میان کو تشت خاب قلیه خود یا رو جاران دو به هم هزراوی که بکم کو خوارنه که هنده کی گرانش لدی سانجی خلق گلت خود سنوره دبر از آخو بری از بچم ناب خوارنگه هاجل وره هنرمند دیار دبر از آخو سلام یوسف جی آماده بو قلیت خوار از بسیارش بی بکم بو چی بس بدوی تشتا قلیه البجارتیه سلام جاری و قلیه خوار عافیت بده هر سالی سپاس زور سپاس بری کو از بیم دفتم مگوت هاجج مگوت یه هندک بکارن درد که من قلیت خونس بده یا هندک آج خانمت وانت خو دانه نوستی نه تشتی نادنه درد که تکیش که شردو کاوی خودی اصلاش وان میت مدرت خن بس هر رو سپیده یا ساعت هفته از این بازار اینا هیچ بازار بالا از بیاد ایمو چیم نیف ساعته که وستیم تشتا خود خون از چمالش همین وستینش نیکانانی بواند بم و ام سپاسیاوت کن که این هاتیم بره راستی گله جارا حوزان بان احمد حسینی جی ام پیک بتیش دیدیم و از داخوازا ساخی و سلامتی بو همی نخوش اتمت کن تایبت برای هنرمند صباح زاخوی و از داخوازا سلامتی بوی و همی نساخت کن سلام اره خلکی زاخو هری زور قلیت خود گلک قلیت خود یعنی گلک خارنگه هن قلیت هند بد خارنه که هندگی گرام جو بدنی بو معدام رو ویس پیدات و انا بیجه یعنی شمیجا خلکی رنگی اد بیجیم سپیده ها مرو بخود چنینه بس ایواری بشف مرو نخود باشه سپیده ها دی خوی دی ایچی دی کاره که دی ایچی سلام حوال جز باورم دا خازان من از سرویس بهم گهداری و کپله اگه بچی کاسترانه که بگم اگر نزانم بتهیش باشتره سبات بخیر رندا چاو غزال بخیر و سرچابا ایلاوی دلال سبات بخیر رندا چاو غزال خیر و سرچاوا ایلاوی دلال چه خوش دنگ شالیل و بلبلا یه بو مدخوین سرچقیم گلا سبات بخیر رندا چاو غزال بخیر و سرچاوا ایلاوی دلال ایلاوی دلال زور سپاس بو گرانیات و عافیت بتیا خارجی از بسیار که کرد هاجش ابو عبدو بکم که قلیاوی جل زاخوب نافدنگ ابو عبدو جاری اگر هندکی کرد ما پتر دمی خدا سلامی کار چوایه چو برایوت چو قلیاتش سر خیره بتاش نیوه کریه حرکت شولی چوایه خود حرکت دمدمیه یا نباشه یا نباشه وقتی راتب هبت راسي فول راتب هبتن بس وقتی راتب نبدن بتجي صد بتن بس خليك زاخو قالك حش قلي وخالد كسبيدا خود راسي قال حاجه يعني اجيب خير جنكون مالا من نور مش خو بيون دم واش ابو عبدو چند سال کار قلی خود تقریبا 20 سال از شوله مطعم دیگم بین یه طباخ دهوات و تازه اون بیم بله باش سر خیره بتن خود رزق زیاده که برکت بخته بله هاجا بفي أوايا يعني خلق خارناس بيان جلكي بأوايا كهدي زور الدفرة زاخو قصد قلي وخارنة دي كهالبتا أوجي هنرمن سلام زاخوي بوكو أو كوبلاسترانه پشکش ما و بینران
بەڵێ زۆر سپاس بۆ تۆ ئیسلامی یوسف کە لە زاخۆ بە شێوەیەکی ڕاستەوخۆ لەگەڵمان بووی زۆر سپاس بۆ زانیاریەکانە. ئێستاش بە شێوەیەکی ڕاستەوخۆ چینە پارێزگای سلێمانی بزانین لەوێ چۆنە و چی هەیە و زانیاریەکان لای هاوکارمان هاوژین جەمال چییە. ڕۆژ باش هاوژین، پێمان بڵێ چی هەیە بە تایبەت کەشوهەواش فێنک بووە و لە سلێمانیەوە دەستی پێکردووە. بەڵێ بەیانیتان باش، تایبەت بە ڕەوشی کەشوهەوا ماوەی چەند ڕۆژێکە لەکانی گەرمان لە پارێزگای سلێمانی جۆرێک لە جۆرەکان دابەزینی بەخۆ تۆمار کردو بە تایبەت لە شەوان و بەرەبەیاندا کە کەشوهەوا فێنکە. تایبەت بە بابەتی ڕۆژباشی پارێزگای سلێمانیش هاوشێوەی بەشێک لە دوکان و شوێنە گشتەکان لە ناو بازاری پارێزگای سلێمانی بەشێک لە دوکاندارانی کە بەیانیان زوو دێنە سەرکار و خۆیان ئامادە دەکەن بۆ ڕۆژێکی نوێ ئەو دوکانانن کە بابەتی میوە و سەوزەهات دەفرۆشن. ئێستا من لەبەر بازاری بەربەلەدیەکەی پارێزگای سلێمانی کە بەو ناوە ناسراوە کە ژمارەیەکی زۆر لە دوکاندار و فرۆشیارەکان بە تایبەتەوانی کە بابەتی میوە و سەوزەوات دەفرۆشن کات بەیانیان زوو دێنە سەرکار و خۆیان ئامادە دەکەن بۆ ڕۆژێکی نوێ. من بۆ ئەوەی زانیاری زیاتر وەربگرم و وردەکاری زیاتر بزانم سەبارەت بە خۆ ئامادەکردنی ئەوان بۆ ڕۆژێکی نوێ دەچمە لای بەڕێز کاک ئەسعاد کایەکێکە لە فرۆشیارەکان لە بەربەلەدیەکە و هەروەها ماوەی چەند ساڵێکە لێرە دوکانی هەیە و کەسایەتیەکی ناسراوە. کاک ئەسعاد بەیانیت باش پێمان بڵێ ئێوە ڕۆژانە چۆن خۆتان بۆ ڕۆژێکی نوێ ئامادە دەکەن؟ ژەکی بەخێر بێن سەرچاوم ئێمە بەیانیان سەعات 4 هەڵەسین خۆمان حازرەکە نەچینە ئاگۆی سلێمانی لێوێژ بەروومەکانی خۆمان پێداویستی ڕۆژانەمان نەکڕین و ئەینە بازار و عەرزێکین لە مۆرزەدا سێ و هەنار و پرتەقال شتێکی جوان و شتێکی خۆشە دەرچۆ لە بازارەکانە قۆخەکانمان هەمووی دەرەجەیەکە و شڕسەکانمان زۆر جوانە. باش کاک ئەسعادەوەی کە من تێبینی دەکەم تۆ بە شێوەیەکی زۆر هونەری جوان پێداویستەکانت ڕێک خستووە و دادناوە. ئەمە تا چەند کاریگەریە بێ لەسەر کڕیار بۆ ئەوەی کە بە شێوەیەکی زیاتر ڕوو لە ئێوە بکا بۆ کڕینی ئەم بابەتی میوە هاتانە؟ بەتەکیدە میوەکانمان زۆر جوانە، بەڵام میوەی خراپ لە بازارە هەیە تۆزە تاسیرەکاتە سەر ڕزقەکە ئێمە ڕزقی ئێمە جوان و زیای پێین لە بەزار تۆزە بە زیاتری فرۆشن ڕزقان ئێمە ستانداردە هەمووی دەرەجەیەکە و شتی خراپمان نیە. ئێمە قۆخێکمان ئێمە دەرەجەیەکە قۆخەیە بە 2000 نار قۆخەیە بە 1000 نارە کابرا بێ فڕی بات بەعمەلنا ناوی تێک چۆ بەڵام ئەمانەیە ئێمە هەمووی زمانی لەگەڵ هیچ شتێکی خراپمان نیە و شتی خراپ ناین بە هاوڵاتیان لە خزمەتی هاوڵاتیانشن. بابەتی خۆماڵی ئەو بەتایبەتی بەروومانی کە لە نێو خۆدا بەرهەم دێرێت تا چەند ئێوە گرنگی پێدەن و تا چەند خواستیشی لەسەر و تۆ لە بەروومە خۆیەکان چ چیت هەیە بۆ فرۆشتن؟ وڵای ئێمە بەروومی خۆی بەستەن هاو هەنارەمانە یەکشی ترمان نییە بەس هەناری هەڵەبجە تازە دەرچوە هینام قۆخەمان نە ئێرانین هەمووی شتێکی تایبەتی منتیقەی کوردستانەکە شتێکی زۆر باشە. کاک ئەسعاد قسەیەک زۆر باوە لە نێو هاوڵاتیاندا کە دەڵێن هەنار کاتێک خۆشە کە بارانێک لێبە ئەم هەناری کە ئێستا هاتووە هەناری کوێ و ئەتامیشی چۆنە؟ ئەمە هەناری منتیقەی هەورامانە بەڵام باران لە هەناربات خۆشە بەڵام نمەیەک نەک باران بەسەریا بارەوە می بتەقی هەرمی ڕزە بە عمل نامێن بەڵام قسەیەک لەنا هاوڵاتیان نەباوە ناوشتە هیچ ئەسڵێکی نییە. نرخی شتەکانتان چۆنە؟ وڵی شتەکان بەبێ چاک و خراپی دەورە بێن ئەزار ڕسق دەرەجەیەک و دەرەزوو دەرەسیە تا خراپبوونیشی هەیە سام شتانێمە هەموو دەرەجەگە هیچ شتێکی خراپمان نییە. سعرەکانشمان مناسبە سێ بە 1500 نارە هەنار بە 1500 نارە قۆک بە 1000 ڕوحێکە شتەکان سعری باشە مۆز بە 1000 نارە هەر زۆر هەرزانەمانە شتەکان زۆر باشن سعرەکانیان. دەست خۆش بێ لەش ساق بێ. بەڵێ وێنەکانتان بۆ دەگوازم وەکو کاک ئەسعاد باسی کرد ئێستا ئەگەر ببینرێت ئەمان لە کاتژمێر 4 بۆ 5 بەرەبەیان دێن بۆ ئێرە ئەوان سەرەتا دەچن بۆ ئەلووە ئەلووی سەوزە و میوە لە پارێزگای سلێمانی پێداویستەکانی خۆیان ڕۆژانە دەهێنن بۆ ئێرە. ئەم بازارە ئیتر لە دەتوانین بڵین کاتژمێرێکی دیکە کاتێک کە هاوڵاتیان دێن بۆ ناو بازار بۆ کڕینی پێداویستەکان ئێرە قەرەباڵغ دەبێت بە تایبەت سەر لە ئێواران ئێرەش قەرەباڵغیەکی زۆر بەخۆیەوە دەبینێت بۆ پێی کە ئێرە بازارێکی بەناوبانگە و هاوڵاتیان کاتێککە دێن بۆ بازار زیاتر سەردانی ئەم شوێنانە دەکەن چونکە ئەو بەرووبوومانی کە لێرە دەفرۆشتێت لەناو هاوڵاتیاندا بۆ بەناوبانگەکە نرخەکانیان هەرزانە واروەها بەروومەکانیشان تازە و جوانن هەروەها ئەم وێنەکانی تیشتان بۆ دەگوازمەوە هاوشێوەی کاک ئەسعاد بەشێکی زۆر لە دوکاندارەکانی دیکەی بەربازاری بەرەدێکە لە پارێزگای سلێمانی ئەوانیش کە بەڕیز یەکدا دوکانیان هەیە ڕۆژانە ئەوانیش لە کاتژمێر 4 بۆ 5 دێن بۆ ئێرە و هەریەکە بەپی ئەو بابەتەی خۆی کە دەیفرۆشێت ڕۆژانە پێداویستێکی خۆی دەهێنێت زیاترم بەرووبوومانش وەکو کاک ئەسعادیش باسی کرد بەرووبوومی خۆماڵی نێوخۆین واروەها بەرووبوومی دیکەی وڵاتانی دیکەش دێتە هەرێمی کوردستان بەڵام وەکو هاوڵاتیانی زیاتر باسی دەکەن کە
ئەوان خۆشحاڵ دەبن ئەگەر بێت و بەرەبوومی نێوخۆیی و بەرەبوومی کوردەواری بەتایبەت ئەو میوە سەوزانی کە لە نێوخۆدا بەرهەم دەهێنرێت خواستێکی زیاتری لەسرە هیوادارن کە فرۆشیاران و هەروەها لایانی پەیوەندیدار کار بکەن بۆ ئەوەی کە زیاتر بەرەبوومی خۆماڵی بێتەنەوە بازاڕەکان وەک لەوەی کە لە وڵاتانی دیکە بێتە هەرێمی کوردستان. بەڵێ بەڵێ سپاس بۆ تۆ هاوژین کە لە سلێمانیەوە لەگەڵمان بووی، زۆر سپاس بۆ زانیاریەکانە بە هیوای ڕۆژێکی خۆش. ئێمە هەمیشە بە ئەو بابەتانەی کە هاوکارانمان یاخود پامنێرانمان ئامادەیەکەن بەرنامەکە دەوڵەمەندترەکەین تا ئێوە سوودی لێ ببینن یاخود بینەری هەموو ئەو شوێن و ئەو کەسانە بن کە کاری تایبەت و جیاوازەکەن. لە هاوڵاتێکی قەزای چەمچەماڵ کە لەسەر ئەرکی خۆی بەنداوێکی خۆڵی لە سلێمانی دروست کردووە کە ئامانج لێی پەروەردەکردن و بەخێوکردنی ماسیە لە جۆری کارب کە ماسێکی جیاوازە. ئەم هاوڵاتیە بۆ پڕکردنی بەنداوەکە سوودی لە ئاوی باران وەرگرتووە کە لە زستاندا کۆی دەکاتەوە و بەنداوەکەی پێپڕەکات تا لە وەرزەکانی دیکەیە بەکاری بێنێتەوە و ماسیەکانی پێ پەروەردە بکات یاخود پێگەورە بکات و ئاویان لێ نەبڕێت و ساڵانەش ڕێژەیەکی باش و ڕێژەیەکی زۆر لەم جۆرە ماسیە ئەخاتە بازاڕەوە. با بێکەوە بینەری ئەم بابەتە بین کە هاوکارمان کاروانیارە بۆی ئامادە کردین. دابینکردنی ئەم ئاوی ئەم پرۆژەیە کە لە ڕێی بەنداوێکەوەی لەسەر ئەرکی خۆمان دروستمان کردووە لە ڕێی بارانەوە. ئەم توانیمان چەند حەوزێکی لێ دروستکەین لێرە بۆ داهاتوو احتیمالە هەیە زیاتریشی بکەین. ئەم جۆرە ماسیە ماسی کاربە. ئەم کاربە کە بۆ هەڵکەوتی شوێنەکە بێ بۆ مەنتیقەی چەمچەماڵ ماسێکی باشە. داهاتەکەشی ئەمە بۆ ناوخۆیە بۆ سلێمانی و بۆ چواردەوری سلێمانی وەک ئەیفرۆشینەوە. ئێمە کرێکاری ئەم حەوزەی ماسین پێویستە کاژمێر 6 بەیانی عالەفیان پێ بدەین. نزیکەی 30,000 ماسیمان هەیە. کێشیان لە نێوان 9 کیلۆ بۆ 600 گرام دەبێت. کاتێک دەگەنە چیلۆ و چیلۆ و نیوەیەک دەیان فرۆشین. بەڵێ ئەنجامدانی هەر پرۆژەیەک یاخود هەر کارێک کە کەسێک هەڵەستێ بە جێبەجێکردنی ئەگەر لە خزمەت مرۆڤاتیدا بێت و حەزی لەگەڵ بێت بگومان سەرکەوتووە بێت جا لەسەر ئاستی تاکە کەسی بێت یاخود گشتی بێت بۆ هیواین هەمیشە سەرکەوتوو بن ئەو کەسانە بۆ خزمەتی کوردستان و ئێوەش هەمیشە شاد و بەختەوەر بن. کۆتاییم بە پرۆگرامی ڕۆژ باش هێنا تا سبەی هەمیشە شاد بن.